سڵاوتان لێبێت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو شەپۆڵێکی بارانباری ئیدارەی سەربەخۆ سۆرانی گرتووەتەوە لە بەشێک لە ناوچە شەخاویەکانیش لە ئێستادا بەفر دەبارێت. بۆ خستنە ڕووی زانیاری لەسەر ڕەوشی کەشەهەوا میوانێکم لایە مەقبیلە فایق بەرپرسی بەشی کەشناسی لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی ئیدارەی سەربەخۆ سۆران میوانی منە. مەقبیلە خان ئەگەربێت ئێرە بە بەراورد بە ساڵی پار ڕێژەی بارانبارین زیادی کردووە و بە بەراورد بە ساڵی پار بە دیاریکراوی بارانبارین زیاترە یاخود کەمترە؟ ئەو ساڵە پار یعنی بەراورد بکەین بە ساڵی پار ئەو ساڵە بارانێکە زۆر زێدەترە باری. سنوورە یعنی ناوەندا سنتەرە سووران 300 میلیم زێدەتر یعنی بارانە باری. ئەگەر هەمە ئەوی دیاژی بخینین کە چەند باران هاتیە لە سووران مە 6 وێزگەیەتە ئەم ئامارەتوان ڕۆژانە وەرگرین. ئەو ساڵە خەلیفانێ 692.1 میلیم بارانە هەتانوکە پار هەتا ئەو ساڵ هەتانوکە 306.2 میلیم باران هات بوو و 2 سانتیم جی بەفر هات بوو. ئەو ساڵە چ بەفر نەباریە. لە سووران جی 548.8 میلیم بارانە هەتانوکە 257.9 میلیم باران باری بو پار حتی اورو اوجی رژکا زوره چونکو 300 میلیم جیاوازیه های 15 سانتیم بفر پار حتی اورو باری بو افساله چه بفر نباریه. رواندس 607.9 میلیم باران باری پار حتی اورو 250.2 میلیم باران باری بو و 14 سانتیمتر بفر هاد بون. چومان 646.6 باران میلیم باران هات پار حتی اورو 386.5 میلیم باران باری بو 28 سانتیم جی بفر باری بو. سیدکان 698 میلیم باران باری افساله 7 سانتیم جی بفر یا باری پار حتی اورو 274.5 میلیم باران باری بو 28 سانتیم جی بفر باری بو. مرگه سوره اوازدترین رژا بارانبارین یا مرگه سوره هبوی 1598 میلیم باران حتی اورو باری 22 سانتیم جی بفر یا باری پار حتی اورو 543 میلیم باران باری بو و 82 میلیم 82 سانتیم جی بفر باری بو. واتە بەراورد بە ساڵی پار و بۆ جوتیارانش موژدەی ئەوە دەدەن کە مەترسی وشکە ساڵی یاخود کاریگەری هاتنی وشکە ساڵی نامێنێت بۆ ئەم ساڵ بۆ جوتیاران پەیامی ئێوە بۆ جوتیاران چییە؟ بە تایبەتی لە دوومانجی داهات و دەست بە دانەوێڵە دەکەن چاندنی دانەوێڵە. ئەم بارانبارینە بۆ جوتیاران دڵخۆشکەرە ڕێژەکەی زیادە یاخود نه؟ بله اف سال الحمدلله اگر 500 میلیم زیادتر باران باری یعنی مترسیل سوش که سالی نامینیتن ایرجی زور رژکا باشتر یا باریانه باری چاپار اوجی ده کار کتن سر هندکو با جوتیارا جی زور ده یا باش بیتن و با زیده بونا بر همت کشت و کار ایشالا ده باش بیتن. سبارت با بفریش تا استال سنتری شارکان بفر نباری و پیش بینه کری با بەم بەهاتنی ئەم شەپۆڵە بارانبارینێک کە ئێستادا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەم هەفتەیە بەفر لە بگاتە سنتەری شارەکان. ئایا لەم هەفتەیە بەفر دەگاتە ناو سنتەری شارەکان؟ وان دو سه روزه دا احتمال های بارانک باش بباریتن بس بفرجی لوانه هندک ناوچا گتا ناو سنتر شارە لچیا جیده بفرک باش باریت انشالله. زۆر سپاس. بەڵێ ئەوەی گوێ بستی بوون قسەی بەشی هۆبەی کەشناسی بوو لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سۆران ئاماژەبەوەدا ڕێژەی بارانبارین بە بەراورد بە ساڵی پار زیاترە و مەترسی وشکە ساڵی نییە و هەروەها جەختی لەوەش کردەوە کە لە ئەگەری هاتنی ئەم شەپۆڵە کە لە ڕوو لە هەرێمی کوردستان کردووە ئەگەری هەیە لە بەشێک لە سنتەری شارەکان و قەزاکانی ئیدارەی سەربەخۆ سۆران بەفر ببارێت و لە ئێستاشدا لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران لە تەواوی ناوچەکان بارانبارین دەستی پێ کردووە و لە شاخە بەرزەکانی سنوورەکەش بەفربارین هەیە. بەڵێ.